کۆگەهێن ئاهێن خواردنە کوبڕیارە لە هەبێ 5 ئاهێن خواردنی بێنە دابشکردن هەرچەندە لەگەلک پارێزگەهێن عێراقی هاتنە دابشکردنە لێتان هاژی هاوڵاتیان دۆک چاوەڕێنە و نەوەرگرتینە هیویدارین بەردەوام بن نەبەست بۆ vê hevê بتنê bîtin ev ahêt xwarinê bê nekirin çikû hatina ahêt xwarinê li ser ewêdî bû ser hawlatiya bêne balavkirin bi dêkartêkirneka baş hebîtin li ser bazarî tişt dête erzankirin خەڵکی دووەکی گەلێکی فەقێدا تشی ئەرزۆم تش گەلێکی گرۆم بی یعنی بەڵکە زەیتە برنجە ئۆرە قڕێکی گرۆمی هەکەوی ئەرزۆقی بدنە عالەمێ بەکە سیکشی بچێکی بێتە خوارن ئاسیوی دۆرم دنا خەڵکی دووەکیش ڕێبەبەریە بەزرگەنیا ئاهێن خواردنێ دهۆک بێژێت تانەها هەموو ئاහ وەکو پێدوی نەگەشتنە دهۆکە ئەوە پلانێکە هەیە دیف پلانە خۆ چەند کانێ ئەو بارابتر یعنی بژمش دەوەرت دەوروبەرت بەغدا دەست پێتکەن چنە بۆ حسێبەکی جنوبی شنیکە بەروێت دەنە رەخێمە بۆ هەرێمێت تێتن ینی حتا میسلژی هەڵگەلمە حتا کەرکیکێ ئەوێت هەنێ ڕاستی ینی گەلە گیرۆت بتن ئەو حتا گەین نەمە بژە شندێک گیرۆبوونەوە ئەم ینی ماددە هەمی پێک بە ناین یعنی یدمە تقریبا نیڤە بووین یان نوکە لەوێ هەیڤێ زەیت و شەکر و برنج و فاسولی و ئالینۆک و دۆشاوی تەماتەنە لێلگۆرگوتنە ڕێبەبەریە بەزرگانیا ئاهێن خواردنێ دهۆک هەیڤانە پێدویب 4630 تەنێن برنجینە لێتان هەفتنێ 75 تەن هاتینە بۆ دهۆک هاوڵاتیژی چاوەڕێنە کو هەم هاریکاریە بۆوەن و بێژن بەلکل بازاریژی ئەف ئەرزانتر لێبێن شێروەقەدر کوردسات نیوز دهۆک